أبارك لكم مرور السنة 47 على تأسيس پیرۆزبایتان لێ دەکەم بە بۆنەی تێپەڕبوونی 47 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە هەمیشە پشتیوانی سەرجەم دامەزراوە و حیزب و ڕێکخراوە نیشتیمانیەکانین کە خزمەت بە گەلەکەیان و کۆمەلگاکەیان دەگەێنن بە سەرجەم چینەکانیانەوە. بێگومان خوا لێخۆشبوو مام جەلال ڕۆڵ و کاریگەری زۆر و گرنگی هەبووە لە واقعی عێراقی و پلۆپایی مام جەلال بەرز بوو لە عێراق و هەمیشە ڕۆڵی باوکی دەگێڕا بۆ زۆرێک لە سیاسیەکان. هەر بۆیە لە زۆرێک لە پرسەکاندا دەگەڕانەوە بۆ لای مام جەلال. هەمیشە مام جەلال لە دڵماندایە، بەخێر ناوی دەهێنین، هیوادارین ڕۆڵەکانی و شوێنکەوتوانی بە هەمان شێوەی ئەو کار بکەن و خزمەت بە گەل و نیشتیمانەکەیان بکەن. وكان له الدور الكبير في الواقع العراقي وكان منزلته في العراق